ئەندامێکی پەرلەمانی کوردستان هۆشداری دەدات لەوەی دەستێوەردان لە دۆسیەی سوتانی سێوە قادر و سێ منداڵەکەی دەکرێت. تۆمەتباری دووەمی دۆسیەکە بە شێوەیەکی گوماناوی بڕیاری بێتاوانی بۆ دەرچووە لە کاتێکدا بەپی ئەو گرتە ڤیدۆیانەی کە کامێرەکانی چاودێری تۆماریان کردووە ئەو تۆمەتبارە لە شوێنی ڕووداوەکە بووە. سۆران عومەر ئەوەشی وت بەڵگەی حاشا هەڵنەگری زیاتری لایە و نزیکەی 3 کاتژمێر تۆماری ڤیدۆیی کامێرەکانی چاودێری لەلایە و ئەگەر پێویست بکات بەڵگەکان بۆ ڕای گشتی بڵاو دەکاتەوە. ئازادبوون یەکێک لە تۆمەتبارەکان کە سەرەتاوەکو شاهید وتەی وەرگیرا و دوایی بەوەی سکاڵاوە ماوەیەک ڕاگیراوە و ئێستا بە تەواوی ئازاد کراوە نیگەرانی ئەو خانەوادەی سکاڵاکاری لێکەوتۆتەوە و دوای ئەوەی کە من بە دوواداچوونم کردبووە و کەیسە کەم تەرخەمی و هەوڵی بەلا ڕێدابردن لە دۆسیەکە هەیە لە کاتێکاوە کارەساتێکی دڵهەژێن بۆ هەموو خەڵکی کوردستان دەبێت لێکۆڵینەوەکان بە ئاقاری خۆیان بڕۆن و دادگا بگاتە ئەنجام لە تاوان سزادانی تاوانباران و هیچ کەس دەرباز نەبێلی. لای خۆیەوە سامی ساتی پارێزەری تۆمەتباری دووەم لە کەیسی سێوە قادر و منداڵەکانی ڕایگەیاند بەهۆی نەبوونی هیچ بەڵگەیەک دژی تۆمەتبار دادگای لێکۆڵینەوەی سلێمانی بڕیاری ئازادکردنی تۆمەتباری دووەمی دەرکردووە. لە بەرامبەردا پارێزەری بنەماڵی سێوە قادر جەخت دەکاتەوە کە ئەوان بەو بڕیارە ناڕازین و پێداچوونەوەشیان بۆ بڕیارەکە کردووە و دەبێت تاوانبارانی ئەو دۆسیەیە بە سزای خۆیان بگەن. دوای تەوابوونی لێکۆڵینەوە لە دۆسەی سێوان قادر دادگای لێکۆڵینەوەی سلێمانی بڕیاریدا بە ئیفرازکردن و داخستنی پەڕاوی لێکۆڵینەوەی تۆمەتباری دووەم بە ناوی سینمیم وە لەبەر نەبوونی هیچ بەڵگەیەکی یاسایی و هیچ بەڵگەیەک نەبوو لە دژی تۆمەتبار لەبەروی هیچ بەڵگەیەک لەبەروی لە کاتی لێکۆڵینەوە لە سەرەتای لێکۆڵینەوە هەتاکو کۆتای هیچ بەڵگەیەکی ئەوتۆ دژی تۆمەتباری ناوبراو نەبوو کە دەستێک یاخود پەیوەندیەکی بەو تاوانەوە هەبێت کە قابلیەتی ئەوە بێت کە هەواڵە بکرێت بۆ دادگای تایبەتمەند بە مەبەستی دادگایکردنی بۆیە دادگا خۆشبەختانە و بڕیارێکی بوێرانە و بڕیارێکی عادیلانی دەرکرد و بڕیاریدا بە ئیفرازکردن و داخستنی پەڕاوی تۆمەتباری دووەم سینمی. ئێمەش بەڵگەمان لەلایە ئەو بەڵگانەی کە لە پەڕاوەکەدا هەیە و بەڵکو بۆ داهاتووش بەڵگەی ترمان هەیە لە دادگای تاوانەکان نەیخێنە ڕوو ئەوەی کە ئێستا لە بەردەستە هەیە بەپێی ئەو قوانینانەی کە ئێمە خوێنومانەوە تەجروبەیەکی زۆرمان هەیە لەسەری ئەوەیە کە ئەوایە ئەو تاوانباری دووەم لە کاتی ئێستا ئێفراژ نەکرایە بەلایانی کەمەوە بە مەوقوفی ئیحالە بکرای بۆ محکەمەی جینایەت و بۆ لەوێ محاکەمەکردنی و هەتاوەکو دووە مەرحەلەکانی محاکەمە لەگەڵی ئەڕۆین بە واجبی خۆمانی ئەزانین و چونکە ئەو کەیسە لە سەرشانی ئێمەیە ئیجراعەتەکانی لە هەمان کاتە ئێمە مەرحەلێکی ترمان ماوە کە تەدەخولی تەمیزی پێوترێ داواکردنی تەدەخولی تەمیزی ئەوەمان پێشکەش کردووە کە لەم چەند ڕۆژەی داهاتووە پەڕاوەکە کۆی پەڕاوەکە ئەچێتە دادگای تەمیزی هەرێمی کوردستان. بۆ وەرگرتنی زانیاری لەسەر دۆسیەکە و چۆنێتی بڕیاری بێتاوانی تۆمەتباری دووەم لە دۆسی سێوان قادر پەیام پەیوەندی بە حاکم عومەر ئەحمەد وتەبێژی دادگای سلێمانیەوە کرد بەڵام ناوبراو ڕایگەیاند لەبەر ئەوەی دۆسیەکە لە دادگای تاواندایە ناتوانن هیچ لێدوانێک لەو بارەوە بدەن. حاکم عومەر وتیشی بڕیاری ئازادکردنی تۆمەتباری دووەمی دۆسی سێوە قادر پێداچوونەوەی پێداکراوە و هیچ بڕیارێکی کۆتایی لەو دۆسیەیە نەدراوە. ئێوارەی ڕۆژی 16 کانونی یەکەمی 2010 بەهۆی ئاگرێکی گوماناویەوە لە ماڵێکی گەڕەکی ئاسوودا لە شەمشەماڵ 3 منداڵ بەناوەکانی دارین و لارین و دەوەن کە تەمەنیان لە نێوان 5 ساڵ و 3 ساڵ و 6 مانگدا بوو گیانیان لەدەستدا و دایکیشان بە ناوی سێوە قادر دوای هەفتەیەکمانەوەی لە نەخۆشخانە بەهۆی زۆری و سەختی برینەکەیەوە بەرەبەیانی ڕۆژی 24 هەمان مانگ گیانی لەدەستدا. لە سەرەتای ڕووداوەکەدا لە بەرزترین ئاستەوە پشتیوانی دۆسیەکە کراو خودی نێچیروان بارزانی سەرۆکی پێشووی حکوومەتی هەرێم و سەرۆکی ئێستای هەرێم پشتیوانی خۆی بۆ دۆسیەکە ڕاگەیاند و داوای لێکۆڵینەوەی ورد و خێرای بۆ ئاشکراکردنی ڕاستیەکان کرد. پێش گیان لەدەستدانیشی سێوە قادر لە تۆمارێکی ڤیدۆییدا ڕەتی کردەوە خۆی سوتان بێت و وتیشی لەو کەسانە خۆش نابێت کە دەستیان لە ڕووداوەکەدا هەبووە و دەبێت بە سزای شایستە بگەن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.